پەرلەمانی ئەوروپا ئەمڕۆ سێشەممە کۆبوونەوەیکی نەئاسایی ئەنجامدا بۆ تاوتوێکردنی دەرچوونی بەریتانیا لە ناو یەکێتی ئەوروپادا و داوا لە بەریتانیا دەکەن دەست بەجێ پرۆسەی دەرچوونەکەی جێبەجێ بکات. سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ژێن کلاود یۆنکەر داوا لە بەریتانیا دەکات کە بە زووترین کات هەڵوێستی خۆی ڕوون بکاتەوە و دەڵێت ئێمە ناتوانین بۆ ماوەیەکی زۆر سەرمان لێ بشێوێت بەهۆی پێشهاتە نادیارەکانەوە. من داوا لە حکومەتی بەریتانیا دەکەم و پاشان لەگەڵ سەرۆک وەزیر قسە دەکەم کە هێشتا دۆستێکە چونکە سەرڕای ئەو دەنگدانش بەریتانیا هەر دۆستێک دەمێنێتەوە. من داوا لە سەرۆک وەزیر دەکەم بە زووترین کات بارودۆخەکە ڕوون بکاتەوە. ئێمە ناتوانین بۆ ماوەیەکی زۆر لەم ناڕوونیەدا بین. یۆنکەر گوتیشی هەتا دواساتی کار دەکات بۆ مانەوەی ئەوروپا بەیەکگرتووی. لە کاتێکدا ئەم دەرچوونەی بەریتانیا دەست بەجێ کاری کردە سەر بازاڕەکانی دراوی جیهان، جۆن کێری هەوڵ دەدات نیگەرانیەکان کەم بکاتەوە. گرنگترین شت ئەوەی هەمومان وەکو ڕێبەر پێکەوە کار بکەین بۆ دابینکردنی هەرچەندی بتوانین بەردەوام بوون، سەقامگیری و دڵنیابوون بۆ ئەوەی بازاڕەکانی دراو تێبگەن لەوەی کە ڕێگا هەیە بۆ ئاسانکردنەوەی سەر لە شێواویەکە، ڕێگا هەیە بۆ ئەوەی هەنگاوی ژیرانە بنین لە پێناو پاراستنی بەهاکانمان و بەرژەوەندی هاوبەشەکانمان. بێسەروبەریەکی سیاسی زۆر ڕووی لە بەریتانیا کردووە. سەرۆکوەزیری کۆنەپارێز دێڤید کامێرۆن ڕۆژی هەینی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند و داواکاریەکان هەتا دێت زیاد دەکەن لە ناو پارتیکاری ئۆپۆزیسیۆندا تا جێرمی کۆربینی سەرۆکی پارتەکە دەست لە کار بکێشێتەوە لەبەر ئەوەی نەیتوانی پشتیوانی کۆبکاتەوە بۆ ڕێگاگرتن لە دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا. بە بڕوای من ڕێبەری نوێی پارتی پارێزەران دەبێت بانگەشەی هەڵبژاردننی گشتی بکات بۆ دەستپێشێکی نوێ. جا پرسیار لەوەدایە ئایا جێرمی بەڕاستی بڕوای بەوە هەیە کە ڕێبەرێکی ڕاستەقینەی پارتەکەمانە تا بمانبات بەرەو ئەو هەڵبژاردنە بە تایبەتی لە کاتێکی وەها ئاڵۆزدا کە دەبێت وتوێژ بکرێت لەسەر دەرچوونەکەی بەریتانیا. هەر لە ڕۆژی دووشەمە گەورەترین کاربەرسی سکاتلند نیکۆلاس ستورجن لەگەڵ سەرۆکی ئیرلەندا مایکل هیگنز کۆبەوە بۆ تاوتوێکردنی ئەم مەسەلەیەک پاش کۆبوونەوەکەیان بۆ پەیامنێران دوان. بەڕوونی دەرەنجامی ڕێفراندۆمەکە کاری تێکردوین و من بۆ هەمووانی ڕوون دەکەمەوە باز لە ڕۆژان و هەفتەکانی داهاتوو دەکەم. من سوورم لەسەرەوەی ڕێگایەک بدۆزمەوە ئەو خواستە بەجێ بگەێنم کە گەلی سکاتلند دەنگی بۆ داوا لەگەڵ یەکەتی ئوروپادا بمێنیتەوە و بەشداری بکەن لە هەموو توێژەکان لەسەرەوەی چۆن یەکەتی ئوروپا بتوانێت وەڵامی داخوازیەکانی خەڵکی لە سەرانسەری کشوەرەکە بداتەوە. سەرۆکی ئیرلەنداش دەڵێت تەنها نیگەرانی بەریتانیا نییە. من زۆرتر نەگەرانی داهاتووی خودی یەکێتی ئەوروپام. لە پاش ڕیفراندۆمەکەی ڕۆژی پێنجشەممە کە زۆرینەی دەنگدەران داوای جابوونەوەیان لە یەکێتی ئەوروپا کرد، لە ئێستادا زیاتر لە 3 ملیۆن کەس داخوازنامەی ئەنجامدانەوەی ڕیفراندۆمیان مۆر کردووە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.